لە ئێستا لە هەڵەبجە مەشروعێکمان هەیە بۆ پشتگیریکردنی بوژانەوەی ئابووری هەڵەبجە کە بە پلەی یەکەم گەنجانی لێ قەوما و کەسانی خاوەن پێداویستی پلەی یەکەمن بۆ وەرگرتنی ئەم پرۆگرامە و بەشداریکردن لەم پرۆگرامەدا. یەکێک لە پرۆگرامەکان کە لە ئێستادا ئێمە دەستی پێ ئەەکەین و ئەچێتە واری جێبەجەکردنەوە پرۆگرامی کارکردن بۆ فێربوونە کە تیایدا 90 گەنجی پارێزگای هەڵەبجە کە هەمویان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن بەشداری پرۆگرامەکە ئەکەن بۆ ماوەی 2 مانگ لە شوێنێکی تایبەت واتە لە پرایڤت سێکتەرە دەخرێنە سەرکار منەظەمە چاودێریان دەکات هاوکاریان دەکات خولیان بۆ دەکاتەوە بۆ دروستکردنی سیڤی و بەروپێشچوونی توانەکانیان لە ڕووی دەستکەوتنی هەلی کارەوە یاخود بەروپێشچوونی توانەکانیان لە ڕووی دەستکەوتنی هەلی کارەوە منەظەمە هاوکاریان دەبێت جگەلەوە منەظەمە لایەنی داراییش لە ئەستۆ دەگرێت واتە پارەی کارکردنیان بۆ ماوەی ئەم 2 مانگە لەلایەن منەظەمەوە دابین دەکرێت. ژمارە ئەو کەسانە ژمارەیان 90 گەنجی پارێزگای هەڵەبجەیە. ماوەی 3 ساڵە زانکۆم تاوا کردەوە و یەکێک لە گەنجەکانی شاری هەڵەبجە سوپاسی ڕێکخراوی ئیسلامی جیهانەکەین بۆ ڕەخساندنی ئەم هەلیکارە بۆ بەشێک لە گەنجانی شار دەستخۆشیان لە یەکەین ئەمە هەلێکی زۆر باشە لەبەرەوەی شاری هەڵەبجە یەکێکە لەو شارانی کەمترین هەلیکاری تایە یاخود کەمترین کۆمپانیای ئەهلی شوێنی ئەهلی کارکردنی تایە ڕێخساندنی ئەم دەرفەتانە بۆ هەڵەبجە زۆر باشە و لایەنی دامەزراندن و ئەوانە هیچی چنی لە هەڵەبجە لەبەرەوە ئێمەی گەنج هەوڵ ئەدەین لەمەولا پشت ببەستین بەلایەنی کەرتی ئەهلی لەبەر ئەوە هەل ڕەخساندنی ئەم هەلانەش زۆر باشە دەستخۆشیان لێکەین و سوپاسیانەکەین.